لسردمي ئێستای ئێمەیە ئەوانەی کە مرتدن، ئەوانەی کە دژایەتی دینی خوای پەروەردگارەکەن، دژایەتی شریعەتەکەی پێغەمبەرەکەن عەلەیهی سەڵات وسەلام، ئەوانەی دوژمندارێتیەکەی خۆیان بە عەلەنی ئەڵێن، جا ئایا حاکمێکە چۆتە سەر حکم و دەسەڵات و ئەڵێ بە هەموو شێوەی ئیسلامم پێڕەفزە و نایهەڵم ببێ بە یاسا و ڕێسای وڵات، یا ئەو کەسە یاریدەدەرێتی وەزیرە و حاکمە و محامیە و مەلایە و جوندیە و ئەعوانیەتی، یا ئەوانەی کە ڕاگەیاندنن نووسەرن مەقالن ئینتەرنێتی بۆ بن بەڕێوە، هەمویان کوفرەکەی ئەو ئەسەلمێن و ئەیچەسپێن و بەرگری لێەکەن، حکمیان هەموو یەکێتە یەک حکمەوە. ئەو وڵاتەش ئەگەر هاتوو ئەو ناوچێش ئەبێ بە دارالکوفر ئەگەر هاتوو ئەحکامەکانی ئەوانی بەسەرا تەطبیق بوو. من کەوتومە سلەیمانیان هەولێر وتومە دارالکوفرە لەبەر ئەو ئەحکامانەی کە مخالیف بە شریعەتی ئیسلامە و بەسەریا تەطبیقەکرێ ئەبێ بە دارالکوفر. گەمژەیەک لەسەر من ڕەدێکی لەسەر من نووسیوەتی وڵێ گوایە بۆ قابلم هەموو مسلمانانەی لێرن هەمووی بە قسەی مەلاکرەکار بوون بە کافر. ئەمە جێلێتیە لە تێگەیشتن، چونکە ئەبێ ئەو تەماشای شەرع بکە، حساب بۆ ئەو بکە دارالئیسلام و دارالکوفر بەچی جێاکرێتەوە. هەندستان 160 ملیۆن مسلمانی تایە، بەس کەس ناتوانێت بڵێ دارالئیمانە دارالئیسلامە، هەر دارالکوفرە، بەڵام مسلمانانیشی لێن. لەبەرەوە هەبوونی مسلمانان لە شوێنێک معنای وانییە بووە بە دارالئیسلام. دارالئیسلام و دارالکوفر علاقەی بە ئەحکامەوە هەیە. ئەگەر عمری ئەمانەت باقی بۆ توانین جارێکیش ئینشاءڵڵا بە دەرس ئەوانە هەمووی ڕوون بکەینەوە بە پشتیوانی خوای پەروەردگار. بەڵام ئێمە ئێستا ئەوە بڵین کە هەرچی حاکمێک نائیسلامەتی خۆی ئەعلان کرد، کوفری خۆی ئەعلان کرد، ڕەدی ئیسلامەتیەکەی کردەوە، یاسایەکی ئیمزا کردبێ کە سێ مەناڵی کوفرە گرێتە خۆی، یەکیان ئەوەیە ئیسلامی خستۆتە ئەولاوە، دوو ئەوەیە بڕگەیەکی یاسایی تەشریع کردو، یاسا و ڕێسای داڕشتووە، سێهەم حکمی پێ کردووە، خەڵکی ئیجبار کردووە لەسەر حکم پێکردنەکەشی. کۆمەڵێک ئەمانە پێیانوترێن مەناڵ التەکلیف، یعنی بەچی ئەم حکمە شەرعی کەوتۆتە سەر ئەمانە. ئەم کابرایە ئیتر خۆی و دەستە و دایرەکەی حکمی کوفریان گرێتەوە، بەڵام میلەتەکە کوفر نایگرێتەوە. ئەو کەسە حکمی کوفرەی گرێتەوە کە حڕ و مختار، ئەگەر هات و حکمی دەستکەوت لە لای مەلایەک. بۆ نمونە من و مسلمانێک لە نەرویجا اختلافات دەکەوێتە نێوانمانەوە لەسەر پارە، کابرا 100,000 دۆلاری کەوتۆتە لا نایداتەوە، هەرچی لێ پاڕێمەوە، هەرچی خەڵکەکەم بەگژێ، هەرچی خەڵکێکەکەم بەواسطە، هەرچی ڕازیم بەوەی 25,000 بخوا 75,000 بداتەوە، هەر بەشی ناکە و هەر ڕازینی و هەر نایداتەوە. ئەی هێنم بۆ ئەم مزگەوت، بۆ ئەو مەلا، بۆ ئەو شوێن، هەر نایداتەوە. ئەسڵ ئەوەیە کە ئەبێ هەر بچمەوە بۆ لای حکمی ئیسلامی تا حکمەکەم بۆ وەرگێ. بەڵام ئێمە لە دارالکوفرە ژین. لەم دارالکوفرەکە نەرویجە پۆلیس دەسەڵاتی هەیە ملی بگرێ و ملی بادا و پارەکەی بێنێتەوە بهێنێتەوە بەردەستی خۆم، کامیلەن وەری بگرێت، چەندی تاخیر کردو زەریبەشی خاتە زەر. ئەو کاتە من لێرە لەبەر ناچاری و بێدەسەڵاتیەکەی خۆم بۆی ماڵەکە نەفەوتێ بۆم هەیە لە دارالکوفرام و بچمە لای قانونی نەرویجی شکاتی لێ بکەم و ئەو حکومە وەربگرمەوە. هەر شوێنێک کە بوو بە دارالکوفر واتە ئەو یاسا و ڕێسایانەی زاڵن بەسەریا، دەسەڵات و دەستورن لەوێ، خەڵکی داوەری ئەبەنە لا ئەبەوە ئەبێ بە دارالکوفر یا بە دارالئیمان. لەبەرەوە بێ ئاگدار بین لەوە کەوابوو ئەگەر هاتوو کابرایەک لە دارالحەربە لە دارالکوفرە کوفری کردووە، یان مسلمانە و لە دارالکوفرە مرتد بۆتەوە پەشیمان بۆتەوە، یان لە وڵاتانێکی تر مرتد بۆتەوە هاتووە بۆ دارالکوفر، ئەو کاتە ئەشێ هەر کەسێک بتوانێت دەسەڵاتی ببێ ئەتوانێت بیکوژێ مادام مرتد بۆتەوە. ئەوەش طبعا مەوزوعەکە توول و تەفسیلێکی زۆری هەیە کە ئەهلی علم هەموو باسییان کردووە و بە جیهادیشیان حساب کردو، چکە لە بابی مرتددایە، لە بابی جیهادی شەدیسان باسەکرێتەوە کە ئەوە هەر لە جۆری جیهاد فی سەبیل الله کابراگەر لەو ڕێگایەشە کوژرایەوە حکمی شەهیدەی گرێتەوە. ئەوانە هەمووی هەروەکوتم ئەمە حکمە شەرعەکەیە، بەڵام پێویستە تەماشای ئەوە بکرێتەوە بەرژەوەندی و زیان کامیان لە پێشترن لە تەنفیزکردنی ئەم حکمە. بۆ نمونە ئەگەر هاتوو کابرایەکی مرتد لە وڵاتێکی مسلمانانەوە هاتبوو ئەوروپا،
دژایەتی ئیسلامی کردووە لەوێ و مرتد بۆتەوە یا لێرەوە دامی کۆمەڵێک خەڵکیی ترەکە لەوێ سەربازگەیەکیان دروست کردووە دژ بە ئەهلی ئیسلام بۆ نمونە مسلمانێک بۆی ڕێکەوت بیکوژێ ئەبێ تەماشای بەرژەوەندی خۆی و مسلمانانی تر بکە هەروەها زیانێک ئەکەوێتە سەر خۆی و مسلمانانی تر وانەبێت کە زیانێکی زۆرتر لە مسلمانان بکەوێ بە سەبەبی ئەو کارەکە ئەوەی کات لەبەرەوە ئەبێ حتمەن ئەبێ لەوە ئاگادار بین کە تەنفیزکردنی ئەحکام حساسترە ئەبێ زۆر وریابین گەنجێکی مسلمان بە سۆزێکی خۆی بە عاتیفەیەکی خۆی بە حەماسەتێکی خۆی وانەبێ کە هەستێ و بکەوێتە کارێکی وەها بێ ئەوەی شتی زۆری لێک بداتەوە یان فقط بەوەندەی کەوا بزانێ ئەمە جیهاد فی سەبیل الله و بڕوا بیکە لەبەرەوە بێ ئاگادار بێ چونکە هەر وەختێک کە مەسلحەت و مەفسەدەت بەرامبەر یەکوەستانەوە پێویستە کەسانێکی شیا و لێ هاتوو بزانن کامیان تەرجیح بە کامیانەدەن ئیتر ئەوە معروفە ڕێسایەکی شەرعناسی هەیە کە ئەفەرمێت دەرء المەفاسد مقدم على جلب المصالح لابردن و ڕادان و لادانی خراپە لە پێشترە وەک لە هێنانی بەرژەوەندی بۆ مسلمانان چونکە زەرەر دوورخینەوە باشترە وەک لەوەی بەرژەوەندی و قازانجمان پێ بگە هەروەها وتراوە ئیذا تعارضت مەفسەدەتان ئەگەر دوو کاری خراپە دوو هەڵوێستی خراپە هەبوو دوو شتی خراپە بەرامبەر یەک هەبوو احتملت أخفوهما لدفع أعظمهما أو كات كاميان أهون تربو أهون الشرين بلين كاميان أهون كبو أويتري بيبال بيو أنري بويتريان جوركان تضعيف كري لا أبري بويك كمترين مفسدي كوتو تصر كوابو بينوا أقدار بين